لە شاری سلێمانی یەکەم پاڵەوانێتی نێودەوڵەتی وەرزشی کاتا بەڕێوە چوو بە بەشداری چەندین وڵات و بە مەبەستی ناساندنی پاڵەوانێتیەکە لەسەر ئاستی کیشوەری ئاسیا. یەکەمین پاڵەوانێتی نێودەوڵەتی وەرزشی کاتا لە شاری سلێمانیدا بەڕێوە چوو بە بەشداری هەریەک لە وڵاتەکانی عێراق و هەرێمی کوردستان، ئێران، سووریا، ئەفغانستان و ئەندەنوزیا. ئەم پاڵەوانێتیە کراوەیە بۆ تەمەنی 11 ساڵ دەست پێکاتە ئاسی پێشکەوتوان و زائیدنەوە ئامانجیش لە بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە لە عێراق بەگشتی و شاری سلێمانی بەتایبەتی بۆ ئەوەیە کە وەک وڵاتانی تری ئاسیا کیشوەری ئاسیا ئەم پاڵەوانێتیە بۆ ساڵانی داهاتوو بە فەرمی لەلایەن یەکێتی کاراتی ئاسیا و بناسێنرێت. ئەو منداڵانی هەڵبژاردەی کوردستان کە بەشداری پاڵەوانێتیەکە بوون خۆشحاڵی خۆیان دەردەبڕی بەوەی یەکەم جارە لەگەڵ هەڵبژاردەکانی تردا یاری ئەکەن. وڵا هەستم زۆر خۆشەویستە، من لەگەڵ عەرەب و تورکمان یاریم کردووە، دڵم پێ خۆشە و زۆر لە تەمەنی 5 ساڵەیە ئەم یاریە ئەکەم. ئەمە خولیەیەکی خۆمە کە ئەمڕۆ ئەم توڵێمان کردووە، هیوادارم چەند توڵێک تریش بکرێتەوە. ئەمە هەروەکو یارێکی خۆشی وایە، ئەمە ڕقوقینە نییە لە یەک بکەین. من ئەمڕۆ دوو یاریم بردو یارێکم دۆڕان بە خۆشحاڵی و حاتمە دەرەوە. ئەنجامدانی پاڵەوانێتەکە لەسەر ئاستێکی نێودەوڵەتی و لە چەندین ڕەنگ و زمانی جیاوازەوە بە ئەرێنی پێشوازی لێکرا و مەبەستی یەکێتی کاراتی سلێمانیە کە ئەم پاڵەوانێتیە بکاتە پاڵەوانێتیەکی ساڵانە و لەسەر ئاستی کیشوەری ئاسیا بیناسێنێت. توی این مسابقات 6 کشور شرکت کردن. 6 وڵات بەشداریان کردووە. هەموو ئەو منداڵانەی بەشداری پاڵەوانێتیەکەیان کردووە لە ئێستادا کە سەرەتای پاڵەوانێتیەکەیە ئاستێکی زۆر باشیان هەیە. هیوای سەرکەوتن بۆ بەڕێوەبەران و یاریزانان ئەخوازم. هیوادارم ئەم یاریە و ئەم بەرنامەیە بەردەوامی هەبێت و ئێمە بتوانین ساڵانی داهاتووش بەشداری تێدا بکەین. پاڵەوانێتی نێودەوڵەتی کاتا لە شاری سلێمانی 3 ڕۆژی خەیان کە جگە لە عێراق و هەرێمی کوردستان لەلایەن 5 وڵاتەوە بەشداری تێدا کرا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.